بێتان چۆنە؟ ڕاتان لێتی؟ مارکەیە وەڵڵا جوانە یان نا؟ جوانە یان نا؟ بەدڵتانە شتیواتانەیە؟ نیتانە لەکوێتان بوو؟ تەعان جوانترین جۆری مارکەیە لە ئێستام عەلاگەیە، یەک دنیا پارەم پێیاوە 250 تەعان. وەکو هەموو جارێ پێویستم بەوەیە برسیمە کەمێ. وەساژان قوربانم سپاس ڕێزم هەیە. دوو لەفە عەلاگە دەبڵ ئەلێرای خۆم لەگەڵ یەقت و عەلاگەی سەوز سیانیشم بۆ بکە بە سەفەری. باس تۆزە خێرە. عەلاگە؟ چی لە عەلاگاکەی؟ بۆیانی نازانی؟ عەلاگای خۆم. عەلاگە چۆن؟ کورە یەک دنیا ڕەنگی هەیە، زەردی هەیە، سەوزی هەیە، سووری هەیە، شینی هەیە، ڕەشی ئەمەش بوو بە بەزمەکەی لای خۆمان. بەڵام وەڵحاڵ تامێکی زۆر خۆشی هەیە، جارێکا بە تایبەتی و عەلاگانی کە لەسەری نووسراوە بۆ خواردن نابێ. ئەمەنە خۆشە، جارێکە ئەی خۆی یەک خشە و فشەی هەیە لە دەمتا شتی وان نییە. بەڵام ئاخر نانا تا تۆ نەو خواردووە، تۆ چوزانی ترشی چیە و تامی چییە؟ ئەزانی چەندێ خۆشە عەلاگە؟ ئاخر عەلاگە ئەنی چۆن؟ بابە عەلاگە یەک شتی کەشت پێ بڵێم، عەلاگە زۆر بە وەفایە. کاتێکە ئەی خۆی یان لە شوێنیش کە فڕی ئێی بۆ ماوەی 100 ساڵ ئەمێنێتەوە لەو شوێنەیە لە ناو ناچێ، کاشی خۆی لە سکتە ئەمێنێتەوە، واتە یەک جار نانەخۆی بەشی 100 ساڵە ئەکا. بەڵام ئەمە شتێکی باش نییە. بابە تۆ چوزانی باشیانە، ئەسڵ تۆ چی لەگەڵ منە؟ ئەو دەنگە ناخۆشە، یعنی بۆم لێکەی؟ من دەنگی حەقیقەتی ناختم. کێ گرنگی بە حەقیقەتەیە لە ئێستەیە؟ ئەوەی کە ئینسان لی بە دوورە حەقیقەتە. کەی حەقیقەت بایی ماوە؟ یعنی هەر ئینسانێ موزعیجێکی وەکو توی لەگەڵایە؟ نا، هەر ئینسانە و جۆرێکە، هەیە ویژدانی هەیە، هەیە دەرونی هەیە، هەیە شتێکی کەی هەیە. بەڵام تۆ تەنها منە ماوە، ئەگە بەردەوامی لەسەر میشە قۆڕانەوە ڕەنگە منیشە نەمێنێ. تۆم هەر ناوێ ئینسانی ئەو هەموو شتەی هەبێ، دیارە ئاژەڵە. نا ئاژەڵ زۆر گرنگە، ئاگادار بە ئاژەڵە و هەڵانە ناکە ئەوانەی کە تۆی کەی. ئاژەڵ لەوەتەی دنیا زەریری بە دنیا نەگەیاندووە، هەر یەک شتیش بووە. ها بەڵام ئێوەی ئینسان ڕۆژێ گوێ درێژن، ڕۆژێ مەڕن، ڕۆژێ گورگن، ڕۆژێ ڕێوین. بەڵام ئاژەڵ یەک جۆرە. زۆرت دووە زۆر، من تااقەتی قسانەم نییە. من ئێستا پێویستم بەوەیە خواردنە سەفەریەکانم بەرم. کوا خواردنە سەفەریەکانم. ئەوە هی من نییە بزانم، من لە عەلاگە خواردنی خێرا لەولا داوام کردبوو. ببوورە جاران کیمیا باران ئەکراین و مرۆڤەکان ناچارەکران ئەم ماسکانە بەکاربێنن. بەڵام ئێستا هیچ پاسایەکمان بۆ نییە کە بڵێین کۆمەڵێک کەس وایان لێکردین کە ئەو ماسکانە بەکاربێنین. باپاک و خەیانی پارێزین. بەخوا ئەمە بابەتێکی جددیە. ئەگە پاک و خەیانی نەپارێزین ئەو کات پاسایی ئەومان نابێت کە بڵێین کەسێک بۆ هۆکارەوەی کە ئەم ماسکانە بەکاربێنین. تەنها خۆمانە بینە هۆکارێک بۆ ئەو ماسکانە بەکاربێنین. ئێمە پێویستمان بۆیە کە لە دروشم بە دوور بین، وازە دروشم بازی بێنین. پێویستمان بۆیە بە کردار پاک و خایانی ئەنجام بین. با لە ژیانی ڕۆژانەمانە ئەمە ئەنجام بین. تۆ کاتێ زەوی پیسەکەی بە شتێکی وەکو عەلاگە بۆ ماوەی 100 ساڵ تۆ هەم گوناهباری هەم تاوانباری. بۆیە ئەگەر بەم شێوێ بەردەوام بین، من زۆر ڕاستگۆیانە و ناومێدانە پێتان ئەڵێم ژیانمان بەم ماسکانە بێ بەڕێکەی ڕۆژانە. شكرا لهيفار عمر على هذا العرض الرائع اللي وصلنا من خلاله رسالة جدا عميقة ومؤلمة لواقعنا. يا أهلا بكم ضيوفنا الكرام، مشاهدينا الأعزاء، وألف هلا بالمتطوعين الرائعين. احنا هنا اليوم بهذا الحفل الختامي لمشروع مبادرة الشباب المتطوع حتى نكرم فئة جدا خاصة بالمجتمع، فئة قدمت جهودها
ووقتها وتضحياتها لخاطرنا، وإحنا هنا اليوم حتى نرد لهم ولو شيء بسيط من الجميل اللي قدموه لنا. بانیتان باش ئامادوانی بەڕێز هیوادارم ئەمڕۆ بانێکی باشتان هەبوو بێ ببورن ئیبراهیم بیری چوو بێم ئەمەتان پێ بناسێنێ من ڕێناسم هاوکارم ئیبراهیم ئەمڕۆ لەگەڵتانین لە ڕێوڕسمی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش. شكرا لك ريناس خان على هذا التعريف الجميل، وهسه وبدون مقدمات إضافية خلينا نشوف فيديو قصير يبين لنا نتائج الأعمال التطوعية لهؤلاء الأبطال.
بینینی ئەم ڤیدیۆیە زۆر بە چێش بوو ومێدێکی تیشی پێ بەخشیم بەیانیتان باش دووبارە بەڕێزان ئامادە بووان ئێمە لێرەین ئەمڕۆ بۆ ئەوەی سپاسگوزاری بێ پایانی خۆمان پێشکەشکەین بەم دەگروبە نایابە و هەروەها ئەو خۆبەخشە ئازیزانە کە لە سەرانسەری عێراق لە تەواوی عێراق کاریان کردووە بە خۆبەخشی بۆ ئەوەی پرۆژەی جۆرا جۆرمان پێشکەشکەن زۆر سپاسیان دەکەین. فعلا شكرا لهم ريناس خان. لاحظتي أعدادهم كانت كلش قليلة بس صدى عملهم كان مؤثر جدا. شكر خاص لكم وشكر خاص لمؤسسة روانجا اللي خلت هذا الحفل يكون موجود حتى تنمو وتطور روح المبادرة والتطوع عند الشباب. ومن هنا ندعو مؤثر مؤسسة روانجا كجوفار كامل حتى يلقي كلمة مؤسسة روانجا. باهرۆکو جاری جاران نەبێ بە سوپاس و پێزانین دەست پێ بکەین. دوو پیاو هەبوون برادری یەک بوون ڕێیان نەگرتە بەر ڕۆژانە هاتوچۆیان نەکرد. یەکێکیان نابینا و ئەوەی تریشان خاوێن پێداویستی تایبەت هەردوو پێیەکانی لەدەستدا بوو. ڕۆژێکیان لە گەشتێکا بوون گەشتە بەردەم ڕووبارێک ئەبوو پێکەوە تێیان پەڕاندایە بەڵام چۆن نابینایەکە مەلەوانی دەزانی و خاوەن پێداویستی تایبەتەکەش چاوەکانی کاریە کرد ئاڕاستەی دەبینی. بڕیاریاندا هەردووچان پێکەوە دەست لە ناو دەستی یەکتری خاوەن پێداویستی تایبەتەکە لەسەر پشتی نابینایەکە ڕابوەستێ و یاخود لەسەر پشتی بێت بۆ ئەوی بە مەلەوانی بیباتە ئەو بەر ئاوەکەوە. خۆشبەختانە هەردووشان ڕێگەکەیان تێپەڕاند و گەشتنە ئەو بەر ئاوەکەوە نابینایەکە بە مەلەوانی و خاوەن پێداویستی تایبەتیش بە بینینی ئاڕاستەکەی. ئەمە پەیامێکی قوڵی تێدایە بۆ ئێمە دەبێت لێرەوە تێ بگەین کە هەر کارێک کە پێکەوەی بێت ئەنجامەکەی و دەرەنجامەکانی زۆر باشتر و زۆر گەورەترن. ئێمە وەکو دەستگای ڕوانگە استراتیژی بە خۆمان کە هەمانە بۆ ئەوەیە ئێمە تەنها ئەم لاوانە فێری ڕاوەماسی ناکەین وەکو دەوترێت ئێمە بازارێک بۆ ماسیەکەش دروستەکەین بۆ ئەوەی کە بتوانن لە دوای بەشداریکردنیان لە پرۆژەکانی دەستگای ڕوانگە بە تایبەتی دەستپێشخەری لاوانی خۆبەخش کە بە دڵێکی زۆر کاریگەر و خۆبەخشانە دێنە ناوم پرۆژێ و خزمەتی خەڵکی خۆیان و کۆمەڵگای خۆیانەکەن بچنە سەرڕێی خۆیان و بەردەوام بن. سوپاسی هەنگاو بە هەنگاوتانەکەم کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێمە ئامادە بوون. ئەمە پشگیریەکی معنەوی زۆر گەورەیە بۆ ئەو لاوانەی کە وەکو خۆبەخش خۆنەویستانە بەبێ هیچ بەرامبەرێک بەشداریان کرد بۆ خزمەتی کۆمەڵگاکەیان. دووبارە بەخێر بێن گەورەتان کردین. زۆر زۆر سپاس. زۆر سپاس کا گۆڤار بەوتە بە نرخەکانت. بێگومان ئێمە شایەتی ئەوەین کە ڕوانگە چەندە دڵسۆزانە هاوکاری گەنجەکانمان دەکات بۆ ئەوەی کۆمەڵگەمان بەرەو پێش بڵین. سپاس. ئەکید بوونمان لێرە ئامادە بوونمان لێرە و پاڵپشتی بەردەوامی دەستگای ڕوانگە بۆ گەنجانمان بەبێ هاوکاری سپۆنسەرەکانمان نابێت. بۆیە بە پێویستی دەزانم سپاسی سپۆنسەرەکانمان بکەم. هەریەکە لە کاڤین گروپ، دارین گروپ، هێمن گروپ، کۆمپانیای ئەمپایر وۆرڵد، کۆمپانیای ئارسێلا، کۆمپانیای ڤانە و هەروەها سپاسێکی تایبەت بۆ کۆمپانیای گرید وول مۆتۆرس هەڤاڵ کە لە زۆربەی چالاکیەکانی ڕوانگە لەگەڵمان بووە و سپاسێکی تایبەت بۆ زانکۆی کوردستان، سپاسێکی تایبەتیش بۆ تۆڕی میدیایی ڕوودا. زۆر سپاس. فعلا جزيل الشكر لهم. طبعا ريناس خان تعرفين اختيار الأبطال الموجودين ويانا اليوم هنا كانت مهمة جدا صعبة. تعرفون أنه من ضمن 309 مشروع مقدم تم اختيار فقط 10 مشاريع حتى تكون موجودة هنا. طبعا هذا بعد دراسات مطولة وحسب معايير عالية. ومن هنا ندعو عضو لجنة التحكيم الأستاذ آمانج عمر حتى يلقي كلمة لجنة التحكيم. بانیتان باش. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانە لەگەڵ کۆمەڵێک گەنج لێرە لە پرۆژەی دەستپێشخەری لاوان کە دەستگای ڕوانگە هەساو بەم کارە کە ئەویش بریتە لەوەی کە لە ئێستا ئەو مەترسیانی کە لەسەر ئێمەی مرۆڤ هەیە و لەسەر داهاتووی مرۆڤاتی هەیە بەشێبین لە چارەسەری. من حەزەکەم باسێکیەوەتان بۆ بکەم کە 15 ساڵ لەمەوبەر کاتێکە بۆ یەکەم جا لە بەشی زانستەکانی ژینگە لە هەولێر وەرگیرام بە دوایەوەیە گەڕام چۆن کاریی خۆبەخش بکەم لەگەڵ چ لایەنێکە لەگەڵ چ ڕێکخراوێکە کاریی خۆبەخش بکەم. زۆر قروس بوو کە کاری خۆبەخش بکەی و تەنانەت هەندێک جار ئەچوە بابەتی گاڵتە جاریەوە. دوو برادەری زۆر نزیکی خۆم
ئەگەڕام لەگەڵیانە بۆەوەی کاری خۆبەخشی بکەم. دوای گەڕانێکی زۆر ڕێکخراوێکمان دۆزیەوە کە باسی پاراستنی ئاژەڵیە کرد. وتیەوە ئیشی توێ، وتیەوە ئیشە ئاگەی، یعنی لەو سەردەمەیە لەگەڵ ئێستا لە ماوەی 15 ساڵە کە ئێستا بین کۆمەڵێک گەنج پرۆژیان هەیە لە پرۆژەیەکی ستاندەری جیهانی، پرۆژەیە کە لە پرۆژە سادەکان دەرچوو. ئێمە ئەگەر بزانین چەند ساڵێ لەمەوبەر پرۆژەکانی کە هەبوو پرۆژەی داڕواندن بوو، پرۆژەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بوو بەبێەوەی چارەسەرشی بەدۆزینەوە. بەڵامەوەی ئێستا لەم ڤیددیوەیە لە ڤیددیوێشی زۆر کورتاکەیەوە ئیشێکی زۆر مەزنتان ئاماژە پێدا، ئیشێکی زۆر مەزنتان کردووە، پێمان ئەڵێ نەخێر گۆڕانکاریەکان زۆر باشە، بە ئاڕاستەیەکی زۆر باشە ڕۆین. و هەریشێک لەم پرۆژانەی کە ئەمڕۆ پیشاندرا ئەتوانرێ ببێ بە نمونەیەک لە هەموو ناوچەکانی ترا جێبەجێکرێ، لە پاراستنی گوندەکان، لە پاراستنی ئەهوارەکان، لە پاراستنی قوتابخانەکان، لە سەوزکردنی قوتابخانەکان. ئەمانە کۆمەڵێک کردارە کە لە بەردەستمانایە زۆر بە ئاسانی دەتوانین لە هەموو جێگایشی کوردستان جێبەجێ بکەین. خۆشحاڵە بم کابڕۆ پێتان ڕابگەێنم هەڵسەنگاندنی پرۆژەکانیشان بە شێوازێکی زۆر زانستی بووە. لەسەر هەڵسەنگاندنەکە ئەو ریزڵتەی کە لێرە بینیمان، ئەو ئەنجامەی کە لێرە بینیمان دڵخۆشکەرە بۆ ئێمە وەکو تیمی هەڵسەنگاندن کە بەڕێز دکتۆر ڕێبەر، دکتۆر دڵشاد گەنجۆ کە لەگەڵمانە بووە. ئێستا هەست بە خۆشحاڵیەکین کە بینین چ ئەنجامێکی هەبووە، ئەوەی کە ئێمە هەڵسەنگاندنمان بۆ کردووە چ گۆڕانکاریشی دروست کردووە. پرۆژەکانتان کە هەڵسەنگانی بۆ کراوە لەسەر چەند کرایتریایەک یاخود لەسەر چەند خاڵێکی نێودەوڵەتی هەڵسەنگانی پرۆژە بووە، لەسەرەوەی کە ئایا پرۆژەکە ئەتوانێت بەردەوام بێ، وەکو لێرە بینیمان پرۆژەکان بەردەوامی هەیە، ئایا پرۆژەکان ئەتوانێت گۆڕانکاری دروستکە لە ناو کۆمەلگا، بەڵێ توانیوێتی گۆڕانکاری دروستکە، ئایا هەموو لایەنەکانی کۆمەلگات هەیە بەژار بوون، بەڵێ توانیوانەت هەیە بەژار بن. بۆیە دووبارە دەستان خۆش بێ، دووبارە سەرکەوتوو بن. هەر کاتێکیش ئێمەش بەشێکین لە ئێوە، هەر کاتێک پێویستان بە ئێمە هەبوو بە خۆشحاڵی و ئێمە هاوکارتانە بین. دووبارە زۆر زۆر سوپاس، سەرکەوتوو بن، ئیشاڵڵا لە کاری زۆر باشتراتان بینین لە داهاتووە. زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێز ئامانج عومەر، نوێنەری لێژنەی هەڵسەنگاندنی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2023. شكرا لك. وهسه أريد أطلب من كل فريق أنه يختار ممثل واحد له حتى يتفضل ويانا على المسرح. ئێستاش داواکارین لە نوێنەری هەردوو دەگروپێک نوێنەری خۆیان هەڵبژێرن و بفەرمون بۆ سەر ستێج بێ زەحمەت. يلا شباب. طبعا هنا راح يكون عندنا قلم، هذا القلم راح يكون مربوط ب8 حبال. والممثلين هنا عن طريق عملهم الجماعي راح يقومون بكتابة كلمة YVI، وهي اختصار ل Youth Volunteers Initiative، واللي هي تعني مبادرة الشباب المتطوع باللغة العربية. ئێستاش نوێنەری هەر دەگروپەکە لەگەڵمانن بە هەمویان ئەو حەبلە بەدەست دەگرن، بەکارێکی بە کۆمەڵ هەوڵ دەدەن کە سێپید بنووسن کە YVI کورتکراوەی Youth Volunteer Initiative، واتە بە زمانی کوردی دەستپێشخەری لاوانی خۆبەخش. بێگومان ئەم چالاکی ئاسان نییە، بەس با ببینیم زانین پێکەوە بە کۆمەڵ دەتوانن ئەنجامی بدەن. یەکەم پیتیان نووسیوە تا ئێستا زۆر باش. دووەمیش يلا بس باقي الآي. عاشت ايديكم. دەستان خۆش بێت. چۆپڵەیەک گوێم لە چۆپڵەکانتان بێ.
شو رايكم ترفعون الورقه حتى يشوف الجمهور شنو كتبتوا؟ صفقه مره ثانيه، مو يستاهلون؟ جزيل الشكر لشبابنا الرائع، عاشت ايديكم. فعلا هذا العمل ممكن يبين انه سهل، ولكن اذا ما الشباب اشتغلوا كلهم كايد وحده وكروح وحده وبتوازن واحد كان ما قدروا يسوون هذا الشيء. فخطأ بسيط من اي واحد منهم كان ممكن انه يهدم كل شيء. وهذا يبين لنا اهميه العمل الجماعي من ابسط الامور الى اكثرها تعقيدا. عاشت ايديكم شباب مره ثانيه ويستاهلون صفقه اللخ. بەدڵنیایی ئەوە ئیبراهیم ئەو چالاکیە بیری هێنامەوە کاتێک مامۆستاکانمان یان دکتۆرەکانمان گروپ پرۆجێکتیان دەداینێ قەت پێمان خۆش نەبوو بیکەین لەبەرەوەی ئەنجامەکەی بەدڵمان نەدەبوو هەمومان یەکدەست کارەکەمان نەدەکرد لە کۆتاییشدا ئەنجامەکەی ئەوە نەدەبوو کە دەمانەویست بەڵام ئێستا کەوەی بینیمان لەو گروپە لەو نوێنەرانە بەعکسەوە ئامانجێکی دیاریکراویان هەبوو توانیشیان بیپێکن ئامانجەکەی دەست خۆش بۆ ئێوە زۆر سپاسان دەکەین. جزيل الشكر لهم. بس براستي ريناس من هيج كشم نبو كلا مكتبو قد كشر نبا مادام اتو كسبي لنا جروبك كي هيج ايشد نكر بالضبط راستك. اوكي طبعا ريناس تعرفين انه بدون عمل وتضحية الشباب ما كان راح يصير عندنا هاي المشاريع الرائعة، ولهذا السبب اليوم يصير يمر من دون تقدير وتكريم لهم. ومن هنا أنا أدعو السيد آمانج عمر عضو لجنة التقييم حتى يقدم الشهادات، وخليه يتفضل فريق أبكالو التطوعي لاستلام شهاداتهم. بفرمون. يلا نريد صفقة. زۆر سپاس بۆ گروپی ئەبکالی خۆبەخشی و سپاس بۆ بەڕێز ئامانج عومەر. ئێستاش داواکارین لە بەڕێز دکتۆر ڕێبەر تەحسین بفەرموویت بۆ پێشکەشکردنی بڕوانامەی ڕێزلێنانی گروپی تیموەرکی خۆبەخشی. بفەرمون. چەپڵە؟ شكرا للدكتور ريبر تحسين. وهسه خلي يتفضل فريق نينوائياتي لاستلام شهاداته. اوكي زۆر سپاس. ئێستاش داواکارین لە بەڕێز نوێنەری کۆمپانیای کاڤین گروپ بفەرمێت بۆ پێشکەشکردنی بڕوانامەی ڕێزلێنانی گروپی سوفرا ئیلمیاهی خۆبەخشی. شكرا لفريق سفراء المياه، وشكرا لممثل كافين جروب، وشكرا الكاكريبين. وهسه خلي يتفضل ممثل شركة دارين جروب لتقديم الشهادات التطوعية، وخلي يتفضل فريق خوار التطوعي لاستلام شهاداتهم. دارين. زۆر سپاس بەڕێزیات. ئێستاش داواکارین لە بەڕێز نوێنەری کۆمپانیای هێمن گروپ بفەرمێ بۆ پێشکەشکردنی بڕوانامەی ڕێزلێنان بۆ گروپی ئەهوار البەیتی خۆبەخشی. بالنيابة عن هيمن جروب يتفضل استاذ ريبين ممثل مؤسسة روانغ. شكرا لفريق الأهوار البيتي، وشكرا لهيمن جروب. وهسه خلي يتفضل ممثل شركة إمباير وولد لتقديم الشهادات التقديرية، واللي يتفضل فريق براياني خوبخشي التطوعي لاستلام شهاداتهم. زۆر سپاس. ئێستاش داواکارین لە بەڕێز نوێنەری کۆمپانیای ئارسێلای گروپ بفەرموێ بە پێشکەشکردنی بڕوانامەی ڕێزلێنان بۆ گروپی قسم سیاحل بیئیەی خۆبەخشی.
شكرا لفريق قسم السياحة البيئية، وشكرا لممثل شركة أرسلا. هسه فليتفضل ممثل شركة فانا لتقديم الشهادات التقديرية لفريق رؤية التطوعي لاستلام شهاداته. زۆر سپاس بۆ بەڕێز زیاد، سپاس بۆ نوێنەری کۆمپانیا ببورن. ئێستش داواکارین لە هاوبەشی میدیایی ڕوودا و کاک مستەفا کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ گروپی میدیایی پیکسل. شكرا لكاك مصطفى وشكرا لفريق عفوا. نعم وهسه ئێستا پێم خۆش دەبێت کە بانگی جەجەکانمان بکەین بۆ سەر ستێج بۆ ئەوەی بەڕێز ڕەبین هۆشیار خەڵاتیان پێشکەشکە. دکتۆر ڕێبەر تەحسین بفەرمێت بۆ سەر ستێج. ونطلب من ممثل مؤسسة روانجا يقدم شهادات التقديرية للدكتور ريبر تحسين. ئێستاش داواکارین لە بەڕێز ئامانج عومەر بفەرمێت بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی خەڵات لەلایەن بەڕێز ڕەبین هۆشیار. جزيل الشكر لهم وجزيل الشكر لكادر مؤسسة الرائعة مؤسسة روانجا اللي ساعدت أو اللي أقامت هذا الحفل الختامي. وهمتين أريد أشكر كل الداعمين والرعاة، كل من شركة جريت وول موتورز هافال، جامعة كردستان وشبكة روداو الإعلامية كمساعدين ومساهمين كبار في هذا الحفل. وأشكر كافين جروب، دارين جروب، هيمن جروب، شركة إمباير وولد، شركة أرسلا وشركة فانا على الدعم. لە کۆتاییدا دەمێت زۆر سپاسان بکەم ئامادەبوانی بەڕێز، سپاس بۆ خۆبەخشەکانمان کە پرۆژە چالاکی ناوازیان پێشکەش کردوین. بە هیوای دیدار تا ساڵی داهاتوو ئینشاڵڵا دەتان بینینەوە. زۆر سپاس. جزيل الشكر لكم، جزيل الشكر، تستاهلون صفقة كبيرة، انتم كنتوا ابطال وساعدتوا مجتمعكم، ونتمنى نكون ردينا لكم شيء بسيط من الجميل، ونتمنى نشوفكم السنة القادمة بمشاريع اكبر وبمراتب اعلى.